ئەلو لەنجەگیان. ئەلۆ باشی گیان، سپاس. ئەوە دیسان گریاوی؟ نا هیچ نییە. تخوا چییە پێم بڵە؟ بورە سەبی حەم لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە بەم نیوت. ئەوە ئەڤینی کچم 19 ساڵە شووی کردەوە کەچی تۆ 41 ساڵی کەس سەیریشت ناکە. گیانەکەم جۆ مەدەیە، تازە ئێمە لەسەرەوەی ڕاهاتوین. جۆ بگرە، ڕۆژنامەنووسێک لێرەیە دەیهەوێت کتێبێکی دروست کا لەسەر گەورە کچەکان. تۆ حازری قسەی لەگەڵ بکەی؟ نا لەنجەگیان من ناتوانم قسەی بۆ بکەم، خۆشت باشە زانین. ئەگە بشمێ قسە بکەم باوکم لێ ناگەڕێت. لێت تێدەگەم. باشە دەی خوافیز. خوات لەگەڵ. چی بوو لەنجە خان؟ بەداخەوە گوتی من قسەی ناکەم. بەڕاستی پێم ناخۆشە. بۆ دووبارە زۆر سوپاسی جەنابتان دەکەم کە هاوکارم بوون. شایانی نییە. دەتوانێت ڕاحەتی خۆتان وەرگرە. لەسەر ئیزن خوارد. ئیزن لای خۆتە فەرموو. ئاخ بۆ چیرۆکانە ئاخ. وەرە کاک نیازجان. کاک شەماڵ باشی؟ باشی کاکە. کاک نیازجان، کاکە من نامەوێت لە دوان لەو هیچ کەسەکی بدەم، لەو کۆمەڵگای بدەم، تکایە وازم لێبینە. هیچی تبرینەکانم مەکڵێنەوە کاچ خۆم. کاک شەماڵجان بڕواب کە من ناوت بڵاو ناکەمەوە. ئەو کارە تەنها خزمەتی کۆمەڵگایە بۆ ئەوی کچان و پیاوانی وەکو جەنابتان نەبنە قوربانی چیتر. کاکە جان بە قوربانی چاوت بووم. کاکە نامەوێت لە دوام بدەم، کاکە وازم لێبینە، تکا لێ دەکەم وازم لێبینە. دەوازم لێبینە کاکە. کەچم لۆ دەگری خۆ بڵکە سەبیحە قسەی بە تو نەگوت بەو نەوعی کە ئەتووەها بگری و لە خۆت بگری ئەو لەبەر تویتی خەمی تویتی ئەتوو کەمایەوە و ئەمر بوویتە 41 ساڵ هێشتا مێردن نەکردیە بە هیچی وان نەگوت کچی خۆم ئەو دڕی پاکە خوا سبەبکارم بگرێت ئینشاءڵڵا. کچم دوعای لە بابت مەکە خراپە دایکە هەمووی ئەو هۆکار بوو. خۆشت باشە زاری. خۆزگە باوکم دەسەڵاتدار نەبووە. خۆزگە کچێکی هەژار بوومایە دایکە. ئەوە نەیوت ئەوێ کوڕە بیر و کوڕە ئاغا بێتە داوات.
حتى وایلا من کرد فەرموویە سەرتا منم چەند گەوری بۆ کەس ئاوڕم لێ نایەتەوە هەنێ جار کە چمە بەر ئاوێنە سەیری خۆمەکەم ئینترەستەکەم من کچێکم هیچ شتێکم نەماوە بێهێز بووم چ بوومەتەوە هەستەکەم بێکەڵکترین ئافرەتی دنیاوە خۆزگە باوکم کە نازبوایە خۆزگە قەت دەسەڵاتدار نەبوایە خۆزگە خزمەتی خەڵکی بکردایە بەسە دایکە جارێکیکە بەسە مۆزوعانەمە من مەکەرەوە وازم لەبێنە توخوا وازم لەبێنە با بۆ بێ کەسی خۆم بگریم هەستە